بۆ ئەوەی کە ئێمە بەرهەمی ناوخۆی خۆمان زیاد کە و چیتریش بیانی زوتیاری خۆمان زەرر نەکە بەرهەمهێنی کشتتوکاری خۆمان زەرر نەکە و کارگەکانیش زەرر نەکەن و هاوڵاتیش زەرر نەکە ئێمە بەس ئەمن دەزانم کە ئەو 4 ساڵی کە لە وەزارن بەس ئەمن دەزانم ئەو وڵاتانە چ بەرهەمێک بۆ ئێمە دەنێرن بڕوا بکەنەوەی کە من بینیمە بە چای خۆم یعنی خەڵتە و خاڵەکە بۆ ئێمە دەنێرن وەکو چۆن دەڵێ پوشی پەلاشێکە بۆ ئێمە دەنێرن بۆ هاوڵاتی هەرمی کوردستان چاک و باشەکەی وە کوالیت بەرزەکەی خۆیان دەنێرن بە وڵاتانی ڕۆژئاوا بە وڵاتانی کە لیان قبول ناکەن ئەم بەرهەمانە بۆیان بنێرن بەرهەمە خراپەکە و نەخۆشەکە و پیسەکە بۆ ئێمە دەنێرن یەکاک هەستێکی بەو بەرهەمەی ناوخۆی خۆمان لە بەرهەمی هاوردەی وڵاتانی تر پاکترە بەتامترە و بێکێشەترە بەڵام ئەوەش پێویستی بە وەکو باسم کرد ئەم هەنگاوە هەیە و پاشانیش پێویستی بە هوشیارێکی زیاتری هاوڵاتیانی خۆمان هەیە با ئەمن داوا لە هاوڵاتیانی خۆشمان دەکەم ینی ئەوەندەی کە بۆمان دەکرێت دەزانم ئێمە لە قەیرانیش دارایی سەختین موچە نییە و کار و کەسابەت نییە بەڵام لەگەڵ ئەوژە تا بمان دەکرێت ئەگەر بەرهەمێکی ناوخۆی خۆمان هەبێ دەست نەبێن بۆ بەرهەمێکی دەرەوە بێگانە بێن بازاڕان گەرم بکەین ئەو بەرهەمی کە باسم کردیانی هەرخوا دەزانێت چ بەرهەمێکی خراپ بۆ ئێمە دەنێرن دەربارەی قەرەبووی زەوی کشتتوکاڵی دارە یاسا هەیە بۆ قەرەبووکردن یاسای ژمارە 3 ساڵی 1998 هەموار کراوە بە یاسای ژمارە 5 ساڵی 2007 بۆ قەرەبووکردنەوەی زەوی کشتتوکاڵن دوای ڕێنماییشی شێ ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2011 ئەنجومەنی وەزیران ئەوەی لە چوارچێوەی ئەوەیە بێ قەرەبووە کرێتەوە بەڵام ئەوەی کەتیایەتی دیارە ئەو زەویانەی کە بەر لەناو سنووری شارەوانەکانن زیاتر زەوی کشتتوکاڵەکان بێگومان شمولەکە ئەوانەی کە بفۆزێ بە تاپۆن واتە مافی ڕەفتارکردنی خەڵکیان لەسەرە ئەوانە توان قەرەبووە کرێتەوە ئەوە شکە موڵچی پەتیە بەداخەوە ئەوەی کەوا هینی کشتتوکاڵیە با بڵێن گرێبەستی کشتتوکاڵیە خۆی لە دە قیاساکەش ئەوا هاتووە لەگەر ڕێکارەکانی تەملیکی دەمڕی بوو نابێت قەرەبوو کرێتەوە